2005 بۆ 2019 دێتکی سەڵی مژدە ماوەی 14 ساڵە بەشێک لە مامۆستایانی سنووری پارێزگای هەڵەبجە بڕیاری پێدانی زەویان بۆ دەرچووە، بەڵام تا ئێستا پیان نەدراوە. سەرۆکی شارەوانی هەڵەبجەش دەڵێت بۆی قەیرانی داراییەوە ئەو بڕیارە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و ڕاشی دەگەێنێت. لە ئایندەیەکی نزیکدا شارەوانی زەوی بەسەر چین و توێژەکان دابش دەکات و 280 پارچە زەویش بۆ مامۆستایان دەبێت. بۆیە لە ئایندەیەکی نزیکە دوای ئەوەی کە زەویەکان ڕادەستی شارەوانی کرا و ئیفراز کرا بە شێوەیەکی فەرمی، ئێمە بە قۆناغی یەکەم زەویەکان دابەشەکەین بەسەر سەرجەم وارسی شەیدانی کیمیابارانی یەکشەیدەکانە، دواتر وارسی شەیدانی سەرجەم لایەنە سیاسیەکان. ئەوەی کە ئەمێنێتەوە بە دڵنیاییەوە بەشێکی باش لە زەویەکان ئەمێنێتەوە، دوای ئەوە قۆناغ بە قۆناغ چینی مامۆستایانی ژێکێکن لەوانەی کە ئێمە وا ئەەکەین کە دوای وارسی شەیدان ڕاستەخۆ بۆ مامۆستایان ئەو 280 بە هیوام زەویەکان ئەوە نەبێت سەرجەم بتوانین هەر 280 مامۆستا بە ڕێزانەی کە تاکوم ئێستا چاوەڕێ ئەەکەن زەویان پێبین. لە ساڵی 2005ەوە بڕیار دراوە زیاد لە 500 مامۆستا بە پێی خاڵ سوودمەند بن و زەویان پێ بدرێت. لەو ژمارەیەش تەنها 280 مامۆستا ماوەتەوە کە سوودمەند نەبوون و زەویان پێ نەدراوە. سەرۆکی لقی هەڵەبجە یەکێتی مامۆستایانیش دەڵێت بەردەوام دەبن تا مافەکانی مامۆستایان وەردەگرنەوە. ئەو مامۆستا بەڕێز و خۆشەویستانش کە ئێستا گویان لە ئێمە و چاوەڕێی مەوزوعی بابەتی زەوی نیشتە جێبوونەکەن، ئێمە ئەو مامۆستا بەڕێزانە کارمان بۆ کردوون یاخود لە مەدای کاری ئێمە بووە کە فەرمانی ژمارە 4 بەرواری 21 نۆی 2005 سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیان هەیە. ئێمە کارمان بۆ ئەوانە کردووە. ئێستا 280 مامۆستا لە لای ئێمە بەلیز ناوەکانیان هەیە. پشتیوان بەخوای گەورە وەکو جەنابی کوێستانخانیش ئاماژەی پێکرد، ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە کە دوای 13-14 ساڵ لە چاوەڕوانی لە وەرگرتنی زەوی نیشتە جێبوون، پشتیوان بەخوای گەورە لە سنووری شارەوانی هەڵەبجە بۆ مافەیان شادەبنەوە. ئێمە تەکید دەکەینەوە بەردەوام داکۆکیکاری مافەکانی مامۆستایانی بەڕێز و خۆشەویستە بین هەر لە مەوزوعی زەویەکانی نیشتە جێبوونەوە و تا بابەتەکانی تر هەرچیمان پێ بکرین ئینشاءڵڵا درێخی ناکەین. و ئەم مامۆستایە 22 ساڵ خزمەتی پیشەکەی هەیە. ناوی لەو لیستەژەیە کە بڕیارە زەوی پێ بدرێت، بەڵام وەک خۆی دەڵێ 14 ساڵە چاوەڕێ دەکات و بێهیوایان کردووە. بەڵام لە 2005ەوە ئەمرەمان دەرچووە تا ئەمڕۆ، یعنی 14 ساڵە ئەمرەمان دەرچووە تا ئێستا چاوەڕوانی. تازە چاوەڕوانی ئێمە دەستخۆشی لەوانەکەین کە جهودیان کردووە لە شارەوانی لقی یەکێتی هەڵەبجە یەکێتی مامۆستایان هەموو هەوڵیان ناوە، بەس کێشەکەی ئێمە سیقەمان نەماوە، یعنی 14 ساڵ تۆ چاوەڕێی شتێ بکەی ئێستاش کێڵە بەیانی چوزانی ئەم وڵاتی قەزاقەدەرە ئێستاش سیقەم نێتاوەری نەگرم. بڕیاری پێدانی زەویش ئەو مامۆستایانە دەگرێتەوە کە 8 تا 15 خاڵیان هەیە. بڕیار وایە لە هەفتەی داهات و شارەوانی هەڵەبجە زەوی بەسەر کەسوکاری شەیدان دابەش بکات، دواتریش دابشکردنی زەوی بەسەر چین و توێژەکانی دیکە و مامۆستایانیش بە تایبەتی بەردەوام دەبێت. بەپێی زانیاریەکانی پەیام لەلایەن شارەوانیەوە 900 پارچە زەوی ئیفرازکراوە ئامادە کراوە بۆ ئەوەی ئەو توێژانە لێ سوودمەند بن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.